بەڕێز جۆگرانی خۆشەویستم کاتتان باش جارێکی تریش لەگەڵ ئێوەی بەڕێزە لە بەرنمەیەکە بە یەکگەگەینەوە ئەم بەرنمەی ئیمشەو بەرنمەیەکی تایبەتیە و طبعاً حەزەکەم ئەوەتان پێ بڵێم من لەسەر داوای زۆربەی زۆری ئەو بەڕێزانەی کە پێشووتر لە قۆناغی یەکەمە یا لەو کاتانی کە کۆرۆناڤایرۆس دەستی پێکرد ئێمە لەو کاتەوە بووین بە هاوڕێی فەیسبوک و پیج داوایەکی زۆریان کردووە کە لەسەر کۆرۆناڤایرۆسی زیابوونی ژمارەکانی ئەم جارە قسەیەکی تر بکەمەوە و ئەوە بوو لەم دووسێ ڕۆژەی دوای ئەوەی کە بڕیاری هاتوچۆی قەدەغا دەرچوو من نامەیەکم ئاراستی هەرسێ وەزیری بەڕێز کرد وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی و هەروەها وەزیری خوێندنی باڵا کە داوام کردیەکە لە پەرەگرافەکان قابلی ئەوەیە کە بە شێوەیەک بە خراپ بەکاربێت دژی ئەو کەسانی کە لە سۆشیال میدیاوە قساکەن خۆشببختانە وەزیری ناوخۆ لە کاتی قسەکردنا لە ئەو کاتێک کە باسی هاتوچۆی قەدەغەی کردوتی ئەو بڕگەیە شمولی ئەو کەسانەکە کە بڕۆیان بە کۆرۆناڤایرۆس نییە و هەروەها کۆرۆناڤایرۆس لای خەڵک بە جۆرێک لە جۆرەکان سادبوونەوەی دروست دەکەن و هەروەها ڕێگەکانی خۆپاراستن و چارەسەرکردن و ڕێنمایەکان لای خەڵک کارەکەنەوە کە ئەوە خۆشببختانە لە منە وجودی نییە و لەم یەک دوو ڕۆژەش ئابینین بە تایبەتی ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی دکتۆرەکان و هەروەها لێپرساوە سیاسیەکان خۆیان هەمویان لەسەر ڕێکەوتن کە ئەو جۆرە لە قەدەغەکردن لە ئێستا لەوانەیە زۆر کاڵچی نەبێ. دوای ئەوە کە ئەو شتە بوو من قسەیەکم لەگەڵ دەنگی ئەمریکا کرد کە هەروەها لەلایەن ڕەفیقەکانی خۆمەوە لە دیسان و فەیسبوک و پیج و هەروەها دکتۆرەکانی هاوڕێم و هەروەها هەنێ لەو دکتۆرە بەڕێزانی کە من ئیمڕۆ خۆم بینیم کە لە تەلەڤیزۆنەکانەوە قسەیان کرد لە سۆشیال میدیاوە قسەیان کرد بە دڵنیایەوە سوپاسیانەکەم کە هەنێکیان و هەروەها بەتوانم بڵێم زۆربیان لەسەر کۆمەڵێشتی مەبدەئی ئەتوانم بڵێم ڕێک بووین یان خۆشببختانە ئەوانیش لەگەڵ منە موافق بووە. ئەوەی کە پەیوەندی بە منەوە هەیە وەکو کامەران قەرداخی من سوپاسی هەموو قسە جوانەکانتانەکەم و هەروەها سوپاسی و کەسانەشەکەم کە ڕەخنەیەکی نێگەتیڤ یا وشەیەک لە بە شێوەیە کە وشەیەکی نەگونجاو بێ و توێتیان تەبەن بە دڵنیایە ئەوانیش دڵسۆزی خۆیان ئەو قسانەکەن چکە یا تووڕن یا پیان باشە کە خەڵکانی وەکو ئێمە نێنە سەر تەلەڤیزۆن و قسە نەکەین بۆ ئەوەی ئەو شتێک کە خۆی باوەڕی پێ هەیە بەو شێوەیە بڕواکە ئەوێ بڕوات یان نەوەکو قسەکانی ئەمە جۆرێ لە جۆرەکان بە شێوەیە بکەوێتەوە کە لە خزمەتی ئەو مەوزوعانە بێت کە خۆی حەزی پێێتی لەبەرەوە من هەردوو ڕاکە ئەو کەسانی کە دەستخۆشییان لێ کردوم زۆر زۆر ڕێزم بۆیانەیە و ئەو کەسانەشی کە نەقدی نێگەتیڤە حتووە ئەگەر وشەیەکی دروستی بەکارهێنابێ هەر دیسانەوە بەرشێوەیەکی برایانە وەڵام ماوەتەوە سپاسم کردوون و ئێستش دیسانەوە سپاسی هەموو کەساناکەم کە بە تووڕێ یا بە خۆشحاڵیەوە لەسەر مۆزوع قساکەن. من هەمیشە لە دووڕیانێکا وەستاوم بە تایبەتی ئەم دوو هەفتەی ئەخیر دووڕیانەکە وا بووە ئایا ئینسان چۆن بتوانێت بێتەوە ئەم مۆزوعە. ئێمە لە سەرەتای کۆرۆناڤایرۆسەوە لە 6 دووە من و لە 6 دوو لە 23 دوو ئەو کاتێکی هیچ شێوەیە ڤایرۆسی لە کوردستانە نەبوو باسی ئەومان کرد کە نابێ ماسک بەکاربێت و هەروەها ماسک بۆچی بەکایەوەکەی بەکارێت بەداخەوە هەنێ لە هاوڵاتەی بەڕاستی ئێستا شەریعەتەوە بەڕوومە ئەڵێ تۆ لە مانگی دوا و توتە ماسک بەکارنێنە بە دڵنیایەوە ئەگەر ئێستا مێژوو بگەڕێتە دوا بۆ مانگی دوو هەمان قسە ئەکەمەوە. دوای ئەوە کە ئێمە دەستمان پێکرد بەداخەوە کۆرۆناڤایرۆس لە ڕووی زانستیەوە بۆ شایەکی زۆر زۆر گەورەی دروست کرد لە سەرەتای کۆرۆناڤایرۆسەوە زانستی کۆرۆناڤایرۆس زۆر لاواز بوو. من بەش بە حاڵی خۆم بە هەموو برادەرەکانم وتم من لە مانگی 5 2023ەوە لەگەڵ ئەم ڤایرۆسە ئاشناییم هەیە بە حکمی اختصاسەکەم ئاشناییم هەیە و ئەم ڤایرۆسە ئەناسم. لەبەرەوە و هەروەها ئیشی ئێمەش بوو نازانم بڵێم بەدبەختی من بوو یا بەدبەختی ئێمە بوو یای لە سیەکان لەبەرەوە ئیتر ئەوە بوو شەو ڕۆژی لێ تاڵ کردم بەداخەوە هەروەها منە بۆیان نۆزەی سێ بڕۆشتمایەتەوە بۆ لای کەس و کار و ماڵ و مناڵ بلیتەکەشم واز لێ هێنا نەڕۆیشتمەوە یعنی من چەند مانگە نەچوومەتەوە بۆ ئەوێ لەبەرەوە یعنی حەزم کرد ئەم شتە بڵێم کە من نەکەوتم بەسەر خۆشی خۆما و لەسەر کۆرۆناڤایرۆس خەڵکێکی کۆم بەداخەوە کۆمەڵێ برادەریان شتێکی تر پێیان وایە کە کۆرۆناڤایرۆس بۆ من بۆ بەخێر و بەرەکەت کە پێچەوانەکەی ڕاستە لە سەرێشە زیاتر هیچ قازانجێکم لە کۆرۆناڤایرۆس وەرنەگرتووە. ئەم هەفتەی ئەخیر بەڕاستی کەوتومە دووڕیانێکیەوە نەقورسەوە بیرم لەوە کردو بە هەج ڕێگەیەک بێ یا ئەبێ کوردستان جێ بێڵم و بگەڕێمەوە یان ئەبێت خەڵکێکی زۆر یەکێ لەو قسانی کە بۆ منیان کرد دکتۆر کامەران تۆ تازە مڵکی خۆت نیت مڵکی ئەمنەتەوەیت
منیش ئەو قسەم لای خۆم وەرگرت لەگەڵ ئەو هەموو قسە ناشرینی کە لەوانەیە ئێستاچێ پێم بن لەسەر کۆرونا ڤایرس بەڵام هەروتم لەوانەیە کۆمەڵی خەڵک تەقدیری شەکانی من بکەن چونکە هەمویان نەزان کە ئەوە ڕەفیقەکانی منە ئەوە کە خوێندکارەکانی منە ئەوە کە ئەو هاوڕێیانی ئێمن کە ئێستاچێ لە بەرەکانی کۆرونا ڤایرسە و خۆشیان نەزان کە خوێندکارەکانم ئەزان لە کۆلێژی پزیشکی و هەروەها لە بۆردی کوردستانی کە بۆ دقیقەیەکی ڕۆژێ لە ڕژان وشەیەکی نازانستیم لە گیرفانی خۆم دەرنێنەوە. سەرەتای مانگی سێ قسە لەسەرەوە بوو کە بەڕاستی ئایا ئێمە زانست لە سەرەتای مانگی سێوە لەگەڵ خورافات یەکەڵ بوو سیاسە دەویست بێتە ناوە ئیشی ئێمە لە سەرەتای مانگی سێوە بوو کە ئێمە بین سیاست و خورافات لە زانست جیا بکەینەوە و متمانە بینەوە بە هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتی تەندروستیە یەک بگرنەوە. یەکێک لە هەدەفە گەورەکانی ئەمە لە سەرەتای مانگی سێوە چەند جارێکی توم حتا تاوانی ئەویان نابوو پێم کە من سەر بە دەسەڵات و سەر بە حکومەتم من هەدەفەکەی منەوە بوو کە ئینسان نەمرێت و هەمیشە ئەوە شموتوە ئینسانی کورد نایە بە کۆرونا ڤایرس بمرێ بەڵام کە مردیش کارەسات نییە. ئەمە سووری ئەم نەخۆشیە لە سەرانسەری جیهانەوەیە و لەبەرەوە لە بیدایەتەوە ئیشی من ئەوە بوو کە بێم زانست و کۆرونا ڤایرس وەکو زانستێ پێناسە بکەم و هەموو محازەرەکان و مقابلە تەلەڤیزۆنەکانیش باشتری شایەتن بۆ ئەوە و بەم شێوەیە وردە ئێمە هاتین هەتاکو گەیشتینە کۆتایی مانگی چوار لە کۆتایی مانگی چوارە هاوکێشەیەکی من هەمیشە شتێکم وتووە ئەڵێم وتومە لە ئێمە لە سەرەتای مانگی پێنجە شایی ئەجێڕین ئەگەر تکاتان لێکەم شاییمان لێ مەکەن بەشین یعنی من بە تەنیا شاییم بەکار نێناوە هەمیشە شینیشم لەگەڵ هێناوە وتومە تکاتان لێکەم شاییمان لێ مەکەن بەشین و هەمیشەش لەگەڵ ڕێزێکی زۆر بۆ هاوڵاتی بۆ ئەو جوهدە گەورەی کە لە سێمانگی هەوڵا کردمان. لە ئەوەی کە حەزەکەم لێرە باسی بکەم ئەوەی لە یەکی هەتاکو یەکی پێنج لە یەکی پێنج تا یانزەی پێنج بەڕێزان زۆر مهمە بۆی بزانین ئێستێمە لە چوا وەستاوین کۆمەڵێ زاراوەی پزیشکی هەیە زاراوەی ڕێک نەخۆشیە پەیوەندی بە هاوڵاتیەوە نیە هاوڵاتی ئەڵێ دکتۆر کامەران تو تەمە شەپۆلی دووەم نیە تەبعاً ئەمە زاناوەیەکی پزیشکیە پەیوەندی بە منەوە نییە پەیوەندی بە دکتۆرێکی ترەوە نییە ئەگەر ئێمە ئێستا بەداخەوە ئێمە زۆر هەنێ خەڵگێ لە نەخۆشیەکە تێناگا حتا دکتۆرە لێ تێناگەین چی لێ بکەم ینی بچکەوە مناقەشەوە کابرا جەڕاحە تعلیقم لێە کابرا نازانم چێ تعلیقم لێە ناچمە مناقەشەوە لەگەڵی یعنی ئەگەر چیتە مناقەشەوە تووشی خوا نەخواستە گینەگوێ بڵێ شەپۆلی دووەم شتێکی ترە هەمومان نەزانی من لە یەکێ لە مۆزوعەکان باسم کردووە مەترسی ئەم کۆرونا ڤایرسە بەڕاستی لە ئێستا نییە مەترسیە گەورەکەی کۆرونا ڤایرس لە پاییزایە مەترسیە گەورەکەی کۆرونا ڤایرس لە پاییزایە ئێمە یەکێک لە یەکێ لە هەرە گیرروگرفتەکانی کۆرونا ڤایرس ئەوەیە ئەگەر بەردەوام بێ بە یعنی ئەگەر بەردەوام بێت تا مانگی 11 یعنی ئەگەر ئەم کۆرونا ڤایرسە ئاڵێم ئەگەر ئەم کۆرونا ڤایرسە هەتا مانگی 11 بەردەوام بێ لەویا کارەساتەکە دروست دەبێت بچکە چوار ڤایرۆس بەسەرێکەوە تێکەڵە بێ یا چوان N1 کەم ڤایرۆسی بەراز و باڵندە و دوایەوە ئەنفلۆنزا خۆی دوایەوە هەڵامەتی ئاسایی ئینجایەتە سەر ئەوەی کە ئەم کۆرونا ڤایرسی شتێ بێ هەنێک کەسێ جۆم لێ مستەڵحاتی غەڵەت بەکارێن چکە نازانێ مۆزوع چیە ئەڵێ ئەنفلۆنزا ئێستا نیسبەتی مردنی لەم کەمترە کاکە 200 میلیۆن 300 میلیۆن 400 میلیۆن کەس ئێستا لە جیهانە ڤاکسینی ئەنفلۆنزا وەرەگرێ یعنی ئەوەی سەمو نەخۆشەکانی خۆم کە لە کوردستانەوە لە هەولێر لە سلێمانی لە هەمووی برادەرەکان محازەرەمانەیە هەچی و نەخۆشە درێژخایەنەکانە هەمووی پایزان ڤاکسینیان لێن ڤاکسینی ئەنفلۆنزایان لێن ڤاکسین التیاباتی سیان لێن 400-500 میلیۆن بەشەر لە جیهان ئەوە وەرەگرێ ئەگەر ئەو ڤاکسینە نەبووایە ئێستا نسبەتی مردنی ئەنفلۆنزا لە کۆرونا ڤایرس زیاترە بوو ئەم نوقتەیە هەنێ لە دکتۆر حتا دکتۆرەکان پیان سەیرە پێم سەیرە کە دکتۆرێکی ڕەفیقی خۆمە بینم ئەڵێ جا نسبەتی مردنی ئەنفلۆنزا ڤایرس ئێستا لە کۆرونا کەمترە کاکە جان تۆ یعنی ئێستا ڤاکسینێک لە ئارای بۆ ئەنفلۆنزا لەبەرەوە ئێمە لە هاوکێشەیەکەین لەگەڵ زاراوەی توڵبیە یعنی ئەمە من نامەوێت جارێکی تر بێمەوە لەگەڵ ئێوە مناقەشەی زاراوە توڵبیەکان کەم ئەوەی ئەمەیە لەگەڵ ئێوە باسی کەم ئێستا ئێمە چییە گوزەرێ لە یەکی پێنجەوە هەتاکو یانزەی پێنج لە 12 حاڵەت تەسجیل بووە کەواتە ئێمە لە یەکی پێنجەوە تا 12 پێنج حاڵەتمان هەبووە و هەمیشە وتومانێ بەرەو شایە گەورەکە ئەڕۆیشتین ئەوە بوو بینیتان من لە دوا ڤیدۆما لە کۆتایی مانگی چوارە خۆ حافیزیم کرد و من وتم ئەمە واجبی خۆمە ئیستیعدادم نییە سەر بۆ هیچ کەسێدانێنم مەدالا بکەن بە ملمە و هیچ کەسێکیش هیچ کەسێک لە جیهانە ناتوانێت بێ لەسەر حسابی کۆرونا ڤایرس من هەدیەم باتێ هیچ کەسێ بۆی نییە چونکە ئەمە واجبێکی عیلمی خۆم بووە
بەڵام لە هەمان کاتە تەلەڤیزۆنەکانی تر دکتۆرەکان کە لەو کاتە هەمووی دکتۆر لە پێشەوەی سۆشیال میدیا بوون و بینیمان لە سۆشیال میدیا تەقدیر کران و هەمویان کەواتە شتەکە پەیوەندی بە کامەرانەوە نەبوو، پەیوەندی بێکی چیترەوە نەبوو. ئێمە کۆمەڵێ دکتۆر بووین لەسەر مستەوای کوردستان لە سلێمانی، لە هەولێر، لە دوهۆک، لە هەڵەبجە، هەمومان بەیەکەوە هاتین شتێکمان کرد و شتێکی جوانمان کرد، شتێکمان کرد کە شوێنی ڕێزلێنان بووە. ئێستا شوێنی ڕێزلێنانە، ئێستاش ئێمە شتێکی عەزیممان کردووە. لە یەکی پێنج هەتاکو لە سیانزەی پێنجەوە هەمومان ئەزانی شتێ ڕوویاوە، هەمومان ئەزانی لە سیانزەی پێنج شتێ ڕوویاوە، لە سیانزەی پێنج شتێ ڕوویاوە، لە یەکی پێنج تا دوانزەی پێنج لەوێ کۆمەڵێ مناقەشاتی نازانستی، مناقەشاتی سیاسی، مناقەشاتی مبارەزاتی شەخصی، دروستکردنی پاڵەوان، یعنی دروستکردنی پاڵەوان، هێنانەکایەوەی کۆمەڵێ مەسائیل هاتە نایەوە. من باسی سیاست ناکەم، سیاسەتی من نییە و من گەشتومەتەوە قەنەعەتەی دکتۆر بژبێ بە ئاگریج ناسووتێن لە سیاسەتە، خۆم گەشتومەتەوە قەنەعەتە، یعنی من باسی سیاست ناکەم. یەک ئیشم هەیە، ئەمەوێ بێم کۆرۆنا ڤایرس کاتێک کە سیاست وەکو مۆرانە خۆی لێیە، ئیشی من ئەوەیە بێم سیاست زەعیف بکەم، زانستی کۆرۆنا ڤایرس بەهێزکەم، بۆی سیاست خۆی وردە و دەلێ جیاکاتەوە. چکە من ناتوانم بە قووەت سیاست لە کۆرۆنا ڤایرس جیاکەمەوە، ئەو کاتە کۆرۆنا ڤایرس برینارەکە، خوێنی لێیە، بڵاوە بێتەوە. ئیشی من ئەوەیە ئێستا لەم چەند ڕۆژێ ئەخیرا زۆر بەداخەوە هەمومان ئەبینی، پێویست ناکە من قسەکانم لە دەنگی ئەمریکا وازەحە، ئەو نامەیەم بۆ هەرسێ وەزیرە بەڕێزەکە نووسیوە وازەحە و هەموو ڕەفیقەکان مەزانن کە چۆن کۆرۆنا ڤایرس سیاست مداخەلی کرد بە ئەترافی خۆیان، من هیچم نەوتووە، من هیچ ناڵێم، قسەکانی خۆیانم باس کردەوە. ئێمە بووین بە کۆچی قوربانی سیاست، بەڵام هێشتا وەزعەکەمان زۆر باشە. وەزعەکە چۆن باشە؟ لەوانیان خەڵک بڵێرە باسی چیەکە کاکە؟ ئێستا باسیەکەم، یعنی ئێوە هەنێکتان مشکلەکەی ئەوەیە کەسێکەیە کە نازانێت کۆرۆنا ڤایرس چی، قسە لەسەر کۆرۆنا ڤایرسەکە، کەسێک نازانێت نەخۆشی چی، قسەی لەسەرەکە، کەسێکەیە نازانێت مردن لە کۆرۆنا ڤایرس، قسەی لەسەرەکە. ئێستا من ئیشی من ئەوەیە ئەم کۆرۆنا ڤایرسی کە ئێستا ئاوایە، ئەم تاجە لێرە دکتۆر هەیە هاوارەکات، ڕۆشنبیر هەیە هاوارەکات، ئەڵێ با دوعا و نزا بکەین. باشە ئێمە لە سەرەتای کۆرۆنا ڤایرس وتومانە لای کامەران سێشت مداخەلە پێ مەکەن، چونکە ئەمە لە پیرۆزەکانی خەڵکە یا با خوا پێغەمبەرەکان و کتێبە ئاسمانیەکان مەهێنە ناوی، بۆ ئەوەی خەڵک نەتوانێت ئەمە ئیستیغلالکە و خەڵکیش نەتوانێت هیچ شعوری کەسی تر بڕوشێنێ. ئێستا کۆمەڵێک ئەڵێ با دوعا و نزا بکەین، ئاخر بەمە حل نابێت، ئەمە گەڕانەوەیە تۆ بێی زانستی کۆرۆنا ڤایرس بخیتە سەر سینیەک و دوعا و نزای پێ بکەی. ئێستا حالیان ئەبینم هەتا دکتۆرەوە ئەڵێ ئەمە بۆ خۆی گەڕانەوەی بۆ خوراافە. دووەم هەنێک کەسێ ئێستا چییە؟ ئەوە قسەکان وازەحە چۆن کراوە بەس. ئێستا ئیشی من چییە ئەمڕۆ؟ ئیشی من ئەوەیە ئەبێ جارێکی تر خەڵک لێ تێبگەینەوە سیاست وە خوراافە، جارێکی تر وەکو سەرەتای مانگیسیە ئیشی گەورەی ئێمە بوو زانستی کۆرۆنا ڤایرس جارێکی تر بینەوە سەرەوە، زانستێ بێت نەکبەتیەکەی ئەوە نەکبەتیە کە ئەم ڤایرۆسە هاتوۆتە سیەکانەوە. ئەجینە من بۆ ئێمە ئێرەوە، بەڵام جەڕاحێک گەڵێ ئەی تۆ کاکە جەڕاحێک گەڵێ خەڵک مەشێوێنە، داوای لێکم کاکە وەرە تۆ بیشێوێنە، ئەمەوێ بزانم ئێستا چی حالیە لە کوردستانە، ئەمەوێ بزانم ئێستا لە کوردستانە خەڵک چی ڕابەرایەتیەکە لە عەقڵی ڤایرۆسەکە. هەرچەند سەیرەکەم کەس نابینم، ئیمڕۆ ئەو ڤیدیوانەی هەموویم بینیوە، ئەو مقابلانی هەموویم بینیوە، یەمە سەری باسیەکەم. لەبەرەوە ئەم دانیشتنی ئیمڕۆم لەگەڵ ئێوە تەنها ئەوەیە لێمە لەوە تێبگەین یەک سیاسی بێت، یەک کەسی بێت، یەک نازانم چی بێت کە ئەوێ خورافەیە بێنێتەنەوە ئەم زانستەوە، سیاسی ئەوێ بێتە زانستەوە، داوایان لێ بکەین تۆزێ وردە زانست بەرزەکەینەوە، تۆزێ وردە خورافات و سیاست خۆیان بکەونە خوارەوە، با زانستەکە بێتە سەرەوە. کە زانست هات کە هاوڵاتی لەم ڤایرۆسە تێگەیشت، کە هاوڵاتی سەیری کرد لە کوردستانە ئێستا چیە گوزەرێ، لە ئیتالیا چی گوزەرە، لە ئێران چی گوزەرە، لە ئیسپانیا چی گوزەرە، لە ئەمریکا بۆ نمونە. ئێستا ئێمە هەمومان ئەوانی کە ئەزان لە کورد لە ژیانە 5 سنتەری بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرس لە جیانە دروست بوو، لە سینەوە، لە ئێرانەوە، لە ئیتالیا و لە ئەمریکا، ئێستا بەرازیل باشە کەواتە ئێستا 5 کە پێوتە ئیپیسنتەر 5 دانەمان بۆ دروست بووە. کەواتە ئێمە چیەکەین لێرە؟ یەین یەکەیە کە سەیریانەکەین بزانین وەزعی کوردستان لە چا ئەوروپا چۆنە، ئایا لە ڕاستیە هەر کورد لێی مردووە و چەندمان لێ مردووە و چۆن مردووە و ئێستا لە کوردستانە چەند حاڵەت هەیە و ئایا بۆ کارەسات نییە؟ کارەسات کە وشەی کارەسات دوا وشەی تراجیدیای ئینسانە. کارەساتی هەڵەبجە
کارەساتی ئەنفال، کارەساتی هیرۆشیما. لە کارەسات لە ئەدەبی سیاسیە، لە ئەدەبی تحتیمی عەقڵە لە وشەی کارەسات زیاتر وجودی نییە. لەو لاوە وشەیەکی تر نییە تۆ بیدۆزیتەوە. لەم لاوە ئەگەر کەسێک تۆزێک مەفهومی فەلسەفی، کۆمەڵناسی، دەروونناسی لە وشە هەبێت، ئەزانێت لە دوای کارەساتەوە شتێکی تر وجودی نییە. یعنی تەواو بوویت. یعنی تۆ تەواو بوویت، کاریسەیەکی ئینسانی، کاریسەیەکی سروشتی گەورە دروست بوو. ئەمە لە کوردستانە وجودی نییە. من ئێمڕۆ جۆم لە یەک دوو دکتۆری برادەر کرد، بەکاریان نەهێنا، پێم خۆش بوو. بەس هەنێ برادەر وەڵامی منیان ناوە، تۆ لە دکتۆر چۆن کارەسات نیە؟ ئەی کەی کارەساتە؟ ئەو پرسیارە جوانە. ئەو پرسیارە جوانە، ئەی کەی کارەساتە؟ ئەیکەی کارەساتە؟ ئەو کاتە کارەساتە کە تۆ یعنی ئێمە کە تۆ هەموو بۆ نمونە هیچ شتێک نەما لە هیرۆشیما، هیچ شتێک نەما لە ئەنفالە تحتیمی عەقڵ و ئینسانی هین بوو، لە هەڵەبجا تحتیمی ئەمانە پیانتە کارەسات. چونکە لەبەرەوە ئەڵێم بۆ ئەوەی فێری مستەڵ ئەی دوای کارەسات وشەی چی هێنە ناوە؟ ئەو دکتۆرە بەڕێزانە، ئەو ئەدیب و نووسەر و شاعیر و نازانم سیاسیانە دوای کارەسات وشەیەکی تر چی ئێنن؟ لە پاییزا چی ئێنن بۆ خەڵک؟ لە پاییزە ئەتانەوێت بە خەڵکی کوردستان بڵێن چی؟ ئەم یعنی لە سەرەتاوە من شەڕم بوو لەگەڵ هەچی سۆشیال میدیای ئەم وڵاتە هەیە لەسەر وشە. جیاوازی نێوان هەڵامەت و کۆرۆنا ڤایرەس چییە؟ جیاوازی نێوان ئەو چییە؟ ئێستا کەسێ سیر مەکەڵ دوتۆ کامران نەماسکی پێ نەدەست پێ کاکە من کە هاتووم دەستم تەعقیم کردووە، ماسکم پێ بووە، ئەم سەرمێزە تەعقیم کراوە، هەر هەمووی هەر خۆم بە تاقی تەنیا، میوانیشم لەگەڵ خۆم نێناوە، بۆی تۆ نەقدم نەکەی. چونکە ئێمە یعنی حەزەکەم بزانم ئەمە یەک کەس پێم بڵێ لە دوای وشەی کارەساتەوە چ وشەیەکی تر هەیە بۆ ئینسان تەعبیر لە تراجیدیا ئینسان بکە. چونکە تراجیدیا بەشێکە لە کارەسات. تراجیدیا خێمەیەکی گەورە نیە سەد کە کارەساتی درۆ، نە ئەوە کارەساتە تراجیدیا بچکۆلەکان دروستەکە. ئێمە نەتەوەیەکین بە تراجیدیا گەورە بووین. کەس پیری قسە خۆشەکانی هەفتەکەی پێشووی ناکەوێتەوە. هیوایڵێ دکتۆر کامەران ئەڵێ وەڵاو توێتی کۆرۆنا ڤایرۆس هیچ نییە، قەت شتی وام نەوتووە. بەڵام لای من چونکە من ئەیناسم کۆرۆنا ڤایرۆس چییە؟ من لە 2003 لەگە کۆرۆنا ڤایرۆسام. بەڵام ئیمڕۆ کە ئەم دوو هەفتەیە خۆم کێشاوەتەوە قسە ناکەم، مەحاضەرات دەڵێمەوە لە پەیجەکەی خۆمان لێ نەکەم، محاضەراتی عیلمی. هەموو دکتۆرەکانی ڕەفیقم هەموو کەسان ئەزانن. بەڵام خۆم هەیە. ئیمڕۆ لە سلێمانیە، ئیمڕۆ لە هەولێرە، لە دوهۆکە، لە پێنجوێنە، نازانم لەکوێ شتێک هەیە غامزە. ئەم غامزیەتە لە سیاسەتی کوردیە، لە سیاسەتی عالەمیە ئەڵێ سیاسەت، ئیقتیساد، ئیجتیماعیەت دایمەن هەمیشە کە ئەچێتە قەبرە و نهێنیی لەگەڵ خۆی بردووە. بەس ئەو نهێنیە چییە کە وای لە ئێمە کرد لە یەکی سێوە تا 15 لە یەکی پێنجەوە تاکو چواردەی پێنج تا 15 تا ئێستا بۆچی وامالیات؟ ئەو نهێنیانە چین؟ ئەو ئیشی من نییە و باسیشی ناکەم. بەڵام من باسم کردووە، ئیشارەم پیاوە، وەزیری نازانم چی ئیشارەتی پیاوە، خۆیان ئیشارەتی پێێن. لەبەرەوە ئیمڕۆ کە من لەگەڵ تواوەستاوم بۆ ئەو نەوەستاوم تۆ تەشیر بە من کە من تەشیر بە تۆ بکەم. تۆ هاوڵاتیت لە یەکەم ڕۆژەوە تا ئەو ڕۆژەی ئەمرم من ئاواتان بۆکەم. چیم پێڵێ پێم بڵێ کاکە. بەس تۆ ینی تۆ ئەوەنە بەس با بەیەکەوە یەکشت مناقەشە بکەین. چونکە ئەوانم هەموو تەواو کردووە ئەو لوغزەی یەکی پێنج تا چواردەی پێنج شتێ ڕوویاوە لە هەموو ناوچەکانە. هیواڵێ باشە لە پێنجوێن 50 حاڵە زیاترە. ئەی باشە ئەوەی دوێنێ لە دووهۆک ڕوویاوە 50 کەس لە داوەتێکە. ئەمە یعنی چی؟ هەر عینە شلکردنەوەیە کاکە. ئەو حدودەکان و سنوورەکان و منورەکان و نازانم چی کاکە لێوەش ئەی باشە کەواتی ئێمە لە کولە یعنی سیستەمی تەندروستی و سیاسی و ئیداری و هەمومان لە کولە هەڵەیەکمان هەیە. پەیوەندی بە نەبە یعنی ئەبێ تێ بگەین ئەگەر ئەم سیاسیە لەوە تێ نەگا، ئەم تەندروستیە لەوە تێ نەگا، ئەم کامەرانۆکو دکتۆر لەوە تێ نەگا، ئەو ڕەفیقانم لەوە تێ نەگەن، پێم بڵێ دکتۆر کامەران چۆن ئەڵێ کارەسات نییە؟ ئاخر شتێکی تر وجودینە دوای کارەسات ئینسان نامێنێ. تۆ وشەت پێ نییە بۆ پاییس. من ئەڵێم هەنێ وشە کۆکەینەوە لە جیرفانمانە داینی بۆ پاییس. تکاتان لێکم ڕەفیقەکانم دکتۆرە خۆشەویستەکان یەک دوو وشە لە جیرفانتانە دانێن بۆ پاییس. لە پاییزە ئەگەر ئەم ڤایرۆسە بەردەوام بوو وشەکان بەکارهێنین، خۆمان زیاتر حازرەکەین. ئێستا ئەوەی کە ڕوئە شتێکی زۆر باشە کریستێمە سەر ئەوە. اینجا خەڵک هەیە پرسیارەکە ئەمەی سە چییە؟ ئەمە درێژەی حاڵەتەکانە. ئەمە درێژەی حاڵەتەکانە. بەڵام من ئێستا نایم مناقەشەی زاراوەی توبی لەگەڵ توا بکەم. چی ناوەنی ناونێ بڕێ شەپۆلی 1050 ئارەزوی خۆتە. چکەمە شەپۆل لە ڤایرۆسە مێژووی هەیە باسی ناکەم بۆت.
تۆ خۆت کە ناچی سەیری ڤیدۆکەی من کەی تو لێی تێناگەی باسی بۆ ناکەم چونکە بەڵام خۆت ناوی چینی مهم ئەوەیە کە تۆ ئەڵێ شەپۆلی دۆمانای بڕۆ بە ڤایرۆسەکەیە من ئەو شتەی لە بتۆوە ئێستا سێشت لە جیهانە هەیە بەڕێزان با لێرە هەڵوێستەیەکەکەین ئەلێرە هەڵوێستەیەکین لە جیهانە سێشت یەکەمیان ئەوەیە کە بڕای بە کۆرۆنا ڤایرەس هەیە ئەڵێ لە شەمشەمە چۆرەوە چۆتە حیوانێکی ترەوە لە حیوانەکە هاتوۆتە ئینسانەوە لە ئینسانەوە چێ بۆ ئینسانەکانی تر ئەوە منم من دکتۆر کامەران قەرداخی بڕوان بەوەیە ئەم ڤایرۆسە سروشتی گەورە بووە و بەو شێوەیە میوتیشنی کردو ئاوا ڕۆیشتووە و ئەگەریەوە سەیری ئەوەشکەن هیوایڵێ دکتۆر ئەی تۆ وتی نازانم چی کاکە گیان ئەگەریەوە سەیری مێدیای جیهانی بکەن ئەو عالمەی کە کۆرۆنا ڤایرەسی دۆزیوەتە لە 2023 تا ئێستا 5-6 غەڵەتی گەورەی کردووە هەر هەڵەی کردو هەڵەی زانستی تۆ لەوە تۆ ئەوە لە من قبول ناکەی کە پێت بڵێن لە مانگی دو ماسکمە کەڵێ بۆ واوت یەکاکی سێش بەرمات تۆ ئەوە قبول لە من ناکەی کە هەنێ مەوازی هەیە تۆ لی تێناگەی من خۆم لی تێگەم تۆ لە من قبول ناکەی کە بڵێ ئەمە کارەسات نییە ئەی دەی وشەیەکی ترم بەرێ بۆ پاییس بۆ ئەوەی ئینسان بتوانێت قسەتان لەگەڵا بکە خاڵی یەکەم ئەوەی ئەم ڤایرۆسە سروشتی بێت گەشەی کردووە بەو شێوەیە وە پێویستە ئیتر چیم پێڵی پێم بڵێ پێویستە خۆمانی لێ پارێزین خۆپاراستن باشترین چارەسەرە بەڵام کە ئەڵێم خۆپاراستن پێویستە ئینسان لە هەموو قۆناغەکە خۆی بگۆڕێ چونکە ئینسانی کورد 2 ڕۆژ منعەتە جەول 3 ڕۆژ منعەتە جەول 6 ڕۆژ منعەتە ئەمە نابێت ئەمە کۆمەڵێ ئەمە ئەبێت مناقەشە بکرێت من لە نامەکە بۆ ئەو بەڕێزانم نووسی لە جیهانە دنیا کراوەتەوە بۆ زاناکان بۆ دکتۆرەکان بۆ پسپۆرەکان دنیا کراوەتەوە بۆ مناقەشەیان پرسیان پێکەن هاوڵاتی بەڕێز بە حەزەکەم لێرە تخوایەکشتان پێ بڵێم لەوانەیە وا بزانن خەڵک تایسە پرسی بە من کردووە هەتا ئەم دەقەی لەگەڵی ئاوەستاوە لە سەرەتای مانگی دووە کە من لەسەر تەلەڤیزۆنەکەن تا ئێستا یەک زەلام تەلەفۆنی بۆ نەکردوم پرسم پێ بکا بۆ شتێک تەنها ئەم پێنجشەمەی پێشوو نەبێ ئەویش خۆم تەلەفۆنم کرد بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی وتم مۆزوعات چییە وتیان حەزەکەی پێنجشەمە وەرە وتم باشە من کە چوومی تر ئەزانن من دەمێکە پێشنیاریەوەم کردو کە 2 گروپ لە کۆرۆنا ڤایرەس هەیە ئەوەی نیشانەیان نییە ئەوەشی نیشانی کەمە ئەبێ لە ماڵەوە بێت ئێستا ئێمە سەر ئەوە بۆچی ئەبێ لە ماڵەوە بێت و ئێمە سەر ئەوەش کە تەقدیری ئێستەی بەڕێوەبەراتی تەندروستیەکانی کوردستانەکەم کە ئەوان چۆن تەعامل لەگەڵەوەکەن لە بەرخاتری خەڵک خاڵی یەکەم ئەوەی ئێمە کە بڕۆمان پێەیە ڤایرۆسەکە بەم شێوە دووەم ئێستا پێ ئەوترێ ئەوەی کە ئینسان لە مختبەرێکا دروستی کرد بێ ئەمەیان ئێستا لە جیهانە پێ ئەوترێ ئەوەیە کە بڕای بەوە نییە ئەم ڤایرۆسە سروشتی دروست بوو بێ بڕای بەوەیە کە لە مختبەرێکا دروست بوو بێت و هەروەها دەستکاریەکەن لەم لا بۆ لە ئەنج ئەمە هەنێک کەس پێ ئەڵێ ئەمە پێوتە گروپی موامەرە بەڵام گروپی موامەرە چۆنە ئەوان ئەڵێن نەخێر ئەمە خۆی دروستکراوە بۆ موامەرەکردن بۆ تێکشکانی اقتصاد بۆ تێکشکانی نازانم چی یەکشت زۆر گرنگە بە هەمومان لەکتی لەم خاڵەتێک خاڵی یەکەم کە ئەڵێ لە سروشتەوەیە خاڵی دووەم کە ئەڵێ لە مختبەر هەردووچیان بڕوایان بۆیە کە کۆرۆنا ڤایرەس هەیە کەواتە ئێمە ئێستا لە ناو کۆمەلگای کوردیوە 2 گروپمانەیە هەردووکمان بڕوامان بۆ هەیە کە کۆرۆنا ڤایرەس لە کوردستانە هەیە و ئەبێ خۆمانی لێ پارێزین خۆپارێزیەکەی وەکو ئەوروپا بکەین سۆشیال دیستانس لە یەکتری دوورکەوینەوە 2 مەتر تا 3 مەتر چوویتە حەد شوێنێکەوە 2 کە 3 کە زیاتری تێبوو ماسک بەکاربێنە یعنی ئێستا لە جیهانە ئێستا دوایی کە ئەگەر فریاکەوتمی ئەمە سەرەویستە لە دنیا چییە گوزەرێ ئایا کۆرۆنا ڤایرەس لە ڕاستیە بەرەوسەرەوە ڕای بەرەو خوارەوە ئێستا ئەوەشتان پێ باسەکەم کە کۆرۆنا ڤایرەس وردە خەریکە لە کۆتایی مانگی 6 زۆر کەم بێتەوە و ئەوەشم وتووە من مانگی 3 و 4 زیایەکە 5 و 6 کەمە بێ 7 و 8 وارم ئەلو 7 و 8 قسەکەی من بێتە دی کە وتومە گروپ لە ملاولا ئەمێنێتەوە و لە ڤیدیۆ ئەخیراوتم بەداخەوە سوید و بەریتانیا و ئەمریکا وەزعەکەشیان تۆزێ لێت تێگاین هەمان مستەڵەح هەمووتۆ لە ئاخر ڤیدیۆما ئێستا شەر ئەینا قساکەم ئێتە تۆ بە ئارەزوی خۆت من قسە ناشرینەکان شەر قبوڵەکەم چکەوانە بن بە نەقدێکی جۆیتە کەواتە گروپی سێهەم زۆر کەمە لە جیهانە عالم هەیە بڕای پۆیە ئەویش ئەوەیە کە ئەسڵەن بڕای بە کۆرۆنا ڤایرەس نییە ئەم گروپی سێمە بەداخەوەی لە کوردستانە زۆرە ئەمەیە مۆزوعەکەمان کەواتە سێ بابەتمانێ یەکەم کە کۆرۆنا ڤایرەس بڕاو پێ هەبێت و لە سروشتەوات پێ وەکو دکتۆر کامەران قەرداخی دووەم بڕوات پێ هەیە کە ئەمە لە مختبەرێکا دروست کراوە کەواتێمە هەردووکمان من و تۆ موافقین ڤایرۆس یەکەیە بەم شێوەیە بڵاوە بێتەوە بە خێرایی بەو شێوە ئەڕوا بۆ شێوەڕە ئەم گروپە لە خەڵکە کوژێ
تاکتا گەنجێکی ژەڕوات ئەوە ئەگەر مەجالە بێمە سەری بۆچی گەنجێک بە کۆناڤایرەس ئەمرێت و بۆچی پیرێ بکۆ ئەوە باسم کردو بەڵام لەوانەیە خەڵک ئیستە پێی هین بێت. سێهەم ئەم سێهەمە لەگەڵ ئەم دوانایەک ناگرێتەوە بۆ چونکە ئەم سێهەمە ئەسڵ هەر بڕای پێ نییە. ئەگەر من ئێستا بچمە دەرەوە لە ناو 200 کەسا بوەستم بەیاننامەیە بڵاو کەمەوە خەڵکەکە بێت چواردۆرم بگرێ دەست من بە شانمە هیچ کەسێک ماسکی پێ نەبێ کەواتە ئەو کەسە بڕای بە کۆناڤایرەس نییە. بەڵام بۆ ئینسان دائیمەن لە ژیانە جۆرێک لە دووفاقی لە ژیانی منم قسەی کەیستەیکەم هەرو قسەیەکەمەوە لە دەرەوە بڕوان بە کۆناڤایرەسەیە ئەڵێ دکتۆر کامەران چی بکەین ئەڵێ بێ خۆت پارێزی ماسک بکەیت لە بێت تکاوی یەکەم قەرەباڵغی مەچۆرە ناوی تکاوی یەکەم لە هەر شوێنێکا چویت 2 مەتر لە خەڵک دوورکەوەرەوە بەو شێوەیە ئەی باشە ئەمە. بەڵام ئەمەی سێهەم کەیسە لە کوردستانە ژمارەیان زۆر بووە ئەم سێهەمە کە ژمارەیان زۆر بووە فاکتەرەکان زۆرن مهمترین فاکتەرێک کارکتەرێک کەوای لێکات و خەڵک بڕای بە کۆناڤایرەس نەبێت ئەو تەناقوزە گەورەیە لە کۆمەلگای کوردەواریە هەیە. ئەویش چییە؟ گەورەترین مشکیلەمان مشکلەی ئابووریە کە بەڕاستی خەڵک لەیەوە بڕای بە کۆناڤایرەس نامێنێت کە بڕای بە حکومەت نامێنێت کە تۆ متمانەت لەگەڵ دەسەڵاتە نەما کە تۆ حکومەت بە چاوی خۆت ئەیبینی حیزبە خۆ دەزانی چیەکە خۆ دەزانیت لەگەڵ ماڵ و مناڵ و کەس و کاری و کادر و مەقەڕاتی و ئەمووی و سەفەری و نازانم چی و ڤیلا و نازانم چی تر تۆش ئەڵێی کاکە گیان من ئەم مردنەیان قبوڵەکەم ئەو مردنە قوڵان. بەڵام یعنی ئەوەی کە حەزەکەم لێرە ئەو کەسانی کە بە قسەی منەکەن وەکو برای بچووکی خۆیان هیوا من دیسانەوە شتێکی ترم وتووە حکومەتی هەرێمی کوردستان قەرزی کردو بۆ زۆر شت کە قەرزەکە ئەوە تا پەیوەندی بەمنەوە نیە ئەندام پەرلەمانەکان ئەڵێن قەرزەکە دیار نییە. ئێقەیچێکە بە دیسانەوە ئەوەی تر بابچێ ئەوەی تر قەرزکە بەس کەس قەرزی نایەتێ بۆی مەعاشی خەڵکەکە بات ینی کە من ئەڵێم مەعاشی تر خۆ ئینسان شتێک ینی مەعاش شتێکە نابێت دەستکاری کرێ. ئەم خەڵکە کە تۆ بۆ نمونە ئەنی سەیریکە گروپی یەک بڕوامان پێ هەیە گروپی دوو لەگەڵەوە لە مختبەرە لێ بڕامە گروپی سێهەم ئێستا چێ ئەم گروپی سێهەمە چییە؟ ئەم گروپی سێهەمە بڕای پێ نییە ئەوە تا بینیمان ئەوە تا بینیم خۆپیشانانە ئەوە تا ئەیبینین ڕابرە سیاسیەکانە چنە دەرەوە بێجگەلەوە من متابعی سایتەکانم کرد متابعی سایتەکانم کرد هەر لە سایتەکانی کە بڵێن مرشیدی ئیسلامین هەتا ئەگاتە مرشیدی سیاسی برادرانم بینی ئەندام پەرلەمانم بینی ناو خەڵکە یعنی بە شێوەیەکی گشتی دوای منعەتە جەولەکە کە ئیعلان کرا سعاتێ پێشەوە بینیمان چی ڕوویە سعاتی دوایە بینیمان چی ڕوویە یعنی ئیستا خەڵک لەوە تێگەیشتووە کە متمانە بەچی ئیشی من نییە بە هاوڵاتی بڵێ متمانە دروستکەرەوە بۆ حکومەت و بۆ دەسەڵاتی تەندروستی من ئەو ئیشەم تەواو بوو. من یەک شتم لە هاوڵاتی ئەوێت ئەگەر لەگەڵ منایەتەوە ئەویش ئەوەم ئەوێت هەوڵ بین یەک تۆس متمانە بە ڤایرۆسەکە پەیاکەینەوە چونکە هەچ کاتێک کە تۆ متمانە بە ڤایرۆسەکە پەیا کردەوە کە ئیعتراف کرد ڤایرۆسەکە هەیە من نایم مردوت پیشان بم بۆی بڵێم ڤایرۆسەیە من نایم ڕەدەکانی پیشانمەوە من نایم تراجیدا بۆ دروستکەم بۆی قەناعەتی پێ بڵێم کورد بە تراجیدیاژی کورد بە کارەساتژی کورد بە ڕسمی کابراایکی پیشان بە فەساد دروستەکە 500,000 لایکی بۆچێ بەس کە قسێکی خۆشی بۆکەی کە بەڵام ئێمە نەتەوەی تراجیدیاین تراجیدیا پیشانی خەڵک بە بۆی قەناعەتی پێبێنی بۆی بیتۆقێنی بۆی کۆنتترۆلی کەی بەسرە کاکە کارەسات وشەی کارەسات هیوارم لە فەرهەنگی کوردیا بچێتە دەرەوە. ئێمە ئەوە نەمان کارەساتی گەورە بینیوە 4,000 و 5,000 و 180,000 هەمووی کارەساتی پێوتراوە ئەبێ ئەو شەیە لە فەرهەنگی ئەدەبی کوردیا بچێتە دەرەوە بۆ ئیستا دروستیەکەنەوە بابێ مەسەرەی بزانم ئایا تا چەند کارەساتە چەند نەخۆشخانەمان هەیە من ئەگەر نایم باسی سلێمانی ناکەم لە کوردستانە بابزانین چەند نەخۆشمانی ئەم کارەساتە چییە؟ ئایا ئەگەر تۆ سەیریکەی بەقەر من لە ڤایرۆسەکە تێناگی ئەزانم بەڵام خۆ ئەمە پەیوەندی بە منەوە نییە پەیوەندی بە تۆ هەیە لە سلێمانیە 450 حاڵەت هەولێر 290 دووەک 92 هەڵەبجە 22 ئێستش بابلێکی دیام خەرە سەر قەیچێکە جاوە چییە؟ من لە کۆتای مانگی سیاوتم ئەگەر حاڵەتەکانی سلێمانی بشبێ بە 1000 من مشکلەم نییە تۆ 800 ناردۆتە ماڵەوە باشە مشکلەم نییە
ئێمڕۆ گوێم لە دکتۆر هێرش بوو ئەڵێ نووسیومە چکە ئێمڕۆ پرسم بە کەس نەکردووە کاتم بۆ ئێرە حەزم کرد بزانم میدیای تەلەڤیزیۆنەکان ئەڵێن چی کاکتۆر هێرش ئەڵێ لە ١٠٤ ناجێگیرە لە ١٠٤ ئێستا لە هەموو سلێمانیە چەندمان چاک بۆتەوە نزیکەی 160 و ئەوە نەمان چاک بۆتەوە 11 کەسیش مردووە بەشداری ناخۆشی خێزانەکانیانەکەین 276 بڵێ 280 بڵین ئەم شەو بێ بە 300 حاڵەتت هەیە 300 حاڵەتت هەیە لە ١04 بڕمڕوان بە ینی قەناعەتم نییە کاڵم قەناعەتم نییە مطلقاً کەشتیوانیە 12 تا 20 کەسی لەسەر جیازی تەنەفسی سەناعی بێ زەحمەت لە محازەرەکەی پێشوما باسی جیازی تەنەفسی سەناعیم کردووە جیازی تەنەفسی سەناعی ئۆکسجین نییە ئێمە توانین ئۆکسجین بین بە کەسێک تۆزێ تەنگە نەفەسی بێ ئۆکسجین دابەزی بێ سیەکانی تۆزێک تێکشکانی تیا بووە متابعەکەین بۆی نەچێ بۆ مەرحەلی تو عیلاجی نیە بەڵام ئێستا لە هەموو کوردستانە 20 کەس دەژێت جیازی تەنەفسی سەناعی یانی بە ماسکیش بێ من خۆمە زانم با ئەوە هینکەین کەواتە ئەمە قسەی ئەمڕۆی کاکتۆر هێرشە مەهنێ مستەڵەحات بەکاریە لە کاتی قسەکردنا پێم وایە ئەو پەیوەندی بە خۆیانەوەیە لەوانەیە دوای لێ پرسی بڵێ مەسچێڵێ وەڵی ینی بۆ نمونە 50 کەس نیشانی قورسی هەیە بەڵام 30 کەسی وەزع ناجێگیرە ئەم مستەڵەحانە بێ لێکی جاکەینەوە دکتۆرە بەڕێزەکانی ڕەفیقم ئەمانە لێکی جاکەینەوە نیشانی قورسی هەیە و لەگەڵ ناجێگیرە ئەمانایی یانای چییە بۆ ئەوەی ئێمە شتەکان یەکتی جیا بکەینەوە لە ١04 وەزعیان زۆر ناگیرە بڵین پێویستی بە جیای تەنەفسی سەناعیە لە سلێمانیا لە 250 ئەنی 10 کەس لەوانەیە ماسکی بەسەرەوەی باش لە هەموو کوردستانە چەند کەس مردووە تا ئێستا 14 باشە پرسیارێکمەیە ئێستا لە هەموو کوردستانە 400 و ینی بۆ نمونە 856 تۆ بڵێ 900 هەیەی 400 ئەوەی چاک بێتەوە ئەوەشی لێرتۆ 400 بڵێ 500 حاڵەتمان لە هەموو کوردستانە 500 حاڵەتمانێ 14 کەسیش مردووە من پرسیارێ لە ویژدانی عیلمیەکەم پرسیارێ لە ویژدانی تەندروستیەکەم پرسیارێ لەو دکتۆرە بەڕێزانی خۆمانەکەم ئەمە بۆ کارەساتە چاوەکەم ئیمڕۆ جۆم لە شتێک بوو لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی ئەڵێ چیتان لێکردون لەوانەی بێنیشانە و ناشە ئەڵێ نردومان بۆ چۆ بۆ ئوتێلێک لە شوێنێکی گەشتیاری ئەیجا ئەمە بێ لە ماڵەوە بێ تو هاتووی ئەم نەخۆشە خۆ سەر دەستگەی بێ لە ئوتێلەدایانەی ئەمە بێ تەقدیر بکرێ ئەوە دەستخرێتە سەر سنگە بۆت لە ئەوروپا ئەمانە نزیکیش بنەوە لە خستان قاچیان شتێنن تۆ هاتووی تەندروستی هاتوو ئەمان ناخرێتە سەر دەستیان ئەیان با لە خانوێکا دایانە نییە ئەمە زۆرن ئەمە زۆرن ئەگە 250 حاڵەت 300 حاڵەتمان لە سلێمانی ئابێ 200 یان لە من یا نیشانەی بەسییتیان یا بێ نیشانن ئەم 200 وای لە ماڵەوە وایە ئێستا لە جیانە ئەمە ناکرێ چونکە ئەگەر ئەمە دێنا لە خۆیەوە بۆن سۆشیال میدیایە پرسیارە لێکە تخوا بەڕاست گوندە گەشتیاریەکان پڕ بوو ئەیلەوە کاکە ئەی بۆ پڕ نەبێ منەوە ئەوە ئەیلەوە هیچم نەکردووە لە باتی لە ماڵەدایم لێ دایانێم تۆ بێ تەقدیرم کەی نەک خەڵکی پێ بترسن برا کاکە گوندی گەشتیاری پڕ بوو کورە ماڵتان ناوا بێ ئەمە لە ئەوروپا لە ماڵەوە دەئەندێ ئێمە ئەبێ ئێستا لە پڕ گۆڕانکارێکی گەورە لە تەندروستیان ڕوویاوەتەوە دیسانەوە شتەکان تونگ بۆتەوە سیستەمەکە باشترە چێتە پێشەوە سیستەمەکە باشتر ئەچێتە پێشەوە باشە یعنی سیرێکی خەڵکەکە من ئەو ڕۆژە چوون بۆ خەسخانی شار چوون بۆ خەسخانی شار کەس ماسکی پێ نەبوو ئەرێ وتم بە زەلامێکم ود لەوێ وتم کوا ماسک وتی ئەوە ئێستا هینی WHO ئەڵێ بەکاری مێنە زۆر سپاس وتم باشە سپاس دەستی خۆش بێ خۆم چووم لە کافتریاکەی خەستەخانەی شار 100 دانم کڕی بردم بۆ لای پۆلیسەکان وتم هەچ کەسی هاتە ژوورۆ تکا لە یەکەم ماسکی بەرێ ئەو برادرانەی ساگایان لێ ئەمە کەی دەمێک خۆ 12 ڕۆژ لەمەوە پێش خۆم وتم کاکە بۆ خاتری خوا کاکەوە ئەمە ئەبێ ماسک لە دەمکە باشە کەواتە ئێستا لە سەرانسەری کوردستانە 400 حمانەیە با بڵێم شوێ 500 بۆ ئەم 500 ئێمە ئایا لە ڕاستی ئەمە تەعاملیان غەڵەت لەگەڵەکەین یان ڕاست لەم 500 حەزەکەم پێتان بڵێم لەم 500 350یان یا نیشانین یا نیشانەکانی سووکە برادران ئەزانن ئەو جەماعەتی کە دوێنێ لە هەولێر یا لە دهۆک ئێستا ژمارەیان 70 ئۆنەیە نیشانیان زۆر کەمە چکە بە سوودفە هەمویان ئاوا یەک بووە لەوانەیە 3-4 ئەوەی کە نیشانەی زۆرە جاجار حەزەکەم
لەگەڵ ئەو بەڕێزانە قسە بکەم کە بڕوایان بە کۆرۆنا ڤایرۆس نییە. ئیشی من نییە ئیمڕۆ بە 1 سەعات بێم قەناعەت بە تۆ بێنم، چونکە ئەوەی کە تۆ قەناعەت نییە بە کۆرۆنا ڤایرۆس ئەوە پرۆسێسە، ئەوە پرۆسێسە 1 2 3 ئەم جێتی سیاسی پێ دەڵێ نییە، ئەم جێتی سیاسی ئەڵێ نییە، ئەم اقتصاد پێ دەڵێ نییە، حکومەت متمانەی نییە، وەزارەتی تەندروستی مەمنی نییە، قسە و باسی بڵاوە لە فلان لێپرساوی تەندروستیان لابرد، قسەیەکی تر لەولا تۆ بۆت بپرسیار ئەی لۆ بۆچی لایەن برد، ئەو دکتۆ کامەران بۆ نایە بە قورعانم قسەکانی غەڵەت دەرچوو. باوکە جان تۆ یەخۆ دییت لە نەبوونی متمانە، لە نەبوونی زانستا کە نایەتەوە سەر ساحەی ئیشکردن لەگەڵ ئێوە، تۆ خۆ دیێشتدا دروستەکەی، تۆ خۆ دییت شتێک دروست دەکەی بۆ خۆت، فەزایەک دروست بووە، زانستیا زەعیفە، زانست حەزەکات ئەوەی کەیستە لە کوردستانی بن بەس پیشانی تراجیدیایە. ئەرە وڵایە چێ مرد باوکە، ئەرە وڵایەکی تر برا 50 حاڵەت ئەمە چییە؟ ئەی باشەی جیان چۆنە ڕابڕێەوە؟ ئەری ئەو نەتەوانی کە شانازی بە خۆیانەوەکەن و مێژوو سەربەرزی بۆ دروست ئەوروپایان دروست کرد، کامیان ئەبەم شێوەی سیاسی و دکتۆری کورد کارەساتیان دروست کرد. ئەگەر کەسێ پرسی ئەرێ بۆ خاتی خوا بۆ واکەی 12 نەخۆش لە شوێنێکا توش بووە بۆ دنیاتان تێگەیان، زەلامێگە پرسێ تەلەفۆن کەن، من نەخۆشم لە یۆتۆبۆری هەیە، نەخۆشم لە ستۆکۆڵم هەیە، نەخۆشم لە مۆسکۆ هەیە، نەخۆشم لە بەریتانیا هەیە، نەخۆشم لە هۆڵندا هەیە، نەخۆشم لە ئەڵمانیا، هەمووی تەلەفۆنم بۆکەن شەوانە ئەوە تا ئەتوانم بیانێنمە سەرخەت. دکتۆرەکانی ڕەفیقم ئێستا برادرم هەیە لە خەستخانە ئیشەکە لە ناو بەریتانیا، ئەڵێ 3 هەفتە لەمەوە پێش ڕۆژی 250 حاڵەتمان، ئەڵێ ئەمڕۆ 3 حاڵەتمانێ و هەمووی کۆرۆنا ڤایرۆس بەرە خوارەوە ڕوات، ئەوە تا داتام لە بەردەسایە. بەس ئیشی من نییە ئەمڕۆ بێم پیشانی بم کە کۆرۆنا ڤایرۆس وردە کەمە بێتەوە. تۆرەی سەیری 6 ملیۆن کاکەی کاکە 3 ملیۆنی چۆتە ماڵەوە، نە ئەنتی ڤایرۆسمان هەیستا نە ڤاکسینیشمانێ، ئێوە 3 ملیۆنە بەچی چۆ ماڵەوە؟ ئەی بۆ خەڵک ئەمە نەزانێ، ئەی بۆ خەڵک ئەوە نەزانێ لە وڵاتی چووکو ئیتالیا وەکو مێشولە مردویان لێ ئەمرد، ئێوە تا ئیتالیا ئەعلانی کرد توریست دەکاتەوە، ئیسپانیا ئەعلانی کردووە هەچ کەسێک کە ڕێ لە هاوڵاتی خۆی بگرێ بێ بۆ سیاحەت مووقیفێکی تری لێ وەرەگرێ. ئەوە سوید خۆمان نەزانین، ئەو برادرانتان کە لە سویدە ئەزانن سوید چۆن تەعاملی کرد، بەریتانیا چۆن هەر یەکە لە سویدێکە هەڵەیەکی کردووە، بەڵام ئێستا خەڵک لە سوید ڕاستەکە. نەرویج من خۆم ماڵ و مناڵم لەوەیە لە مانگ یەکەوە نەچوومەتەوە بۆلایەن، تەلەفۆنیان لەگەڵم وەزع چۆنە ماسکڵی باسی چیەکەی ماسکی چی شتی چی ئەوە تا بڕۆ لەسەر ئەو بەحرام و خەڵک بارزۆچی تا ئەی باشە ئەم کارەساتە چییە لە کوردستانە ڕوویاوە؟ ئەم کارەساتە چییە؟ یعنی ئێوە پێتان وایە ئەگەر من بێم ئێستا ئەحسائیە بکەم چەند خەستەخانە هەر باسی شاری سلێمانی یەکەم، خەستەخانەیەگەی پێوتێت 400 قارەوێڵایی، خەستەخانەیەکی تر 65 دروست کرا، خەستەخانەی تر 52 جیهازی تەنەفوسی سەناعی تیادانرا، خەستەخانەی تر 33 جیهاز باشە چەند قەرەوێڵاکە؟ ئەی باشە ئەگەر وڵاتێک کارەساتی تیا بقەومێت هیچ شتێکی تایبەتی لە وڵاتە ئامێنێت کەس دەتوانێت. ئێمە خەستەخانەی ولادەمان هەیە بەجیایە نابێت کەس دەستکاریکە، خەستەخانەی ئەطفالمان هەیە بەجیایە نابێت کەس دەستکاریکە، خەستەخانەی سەرەتانمان نابێت کەس دەستکاریکە، خەستەخانەیەکمان هەیە خاص بۆ عەمەلیاتە، خەستەخانەی تەعلیمی مەفروزە هەرچی شت هەیە بیبێتە ئێوە گەرەزانی کارەساتە، کەواتە کارەسات نییە. تۆ یعنی چی؟ کەواتە تۆ جیاد نەکردوتەوە، یعنی چی؟ تۆ لە هەولێرە یعنی چی؟ تۆ لە هەولێرە 57 حاڵەت هەیە بەڕێز کاکتۆر سامان ئەڵێ وەڵا حاڵتەکان زۆر بێ ئوتێلیان بۆ چۆڵکەی. ئەی تۆ خەستەخانەیەکی من خۆم کولەی تۆبم لە هەولێر تەواو کردووە، من کە چوومەتە کولەی تۆب 1982 1970 کولەی تۆبم لە هەولێر تەواو کردووە، خەستەخانەیەکی 400 قەڵەوێرەیە. ئاخر چۆن وا بێت؟ یعنی بۆ ئەبێ ئینسان باشە بۆ ئەبێ ئینسان وا خەڵک بترسێنێ؟ ئەخ نابێت ئەمان منطق نییە، واقع نییە، کە منطق مهمترین شتە لە ئینسانە، چونکە تەعامل لەگەڵ عەقڵاکە. منطق مهمترین شتە لە ئینسانە، تەعامل لەگەڵ عەقڵاکە. یعنی معقول نییە من خەڵک خەستەخانەیەکی 400 قەڵەوێرم لە بەدەستایە هەرچی شتی تیا چۆڵ یەکەم عەمەلیاتە بەمە خەستەخانەیەکی تایبەتی ئینجا عەمەلیاتیانی کە پێویستە، یعنی کەواتە تۆ ناتوانیت لەگەڵ تۆم نییە، ئەوە لە دوو قەوسە. باشە کاکە گیان ئەبێ تۆ بتوانیت لەگەڵ ئەو شتی کە لەگەڵ تا تەعامل کەیت. من چۆن قەناعەت بە کەسێ بنێ قەناعەت یا ئەمە یەک زەلامی کورد یەک دکتۆر لە دوای وشەی کارەساتە وشەیەکم بۆ بدۆزێتەوە بۆی من لە مانگی 11 بەکاری بێنم. معقولە لە وڵاتێکە 14 کەس مردووە و 500 حاڵەتمان ئێستا و ئەم وڵاتە ناوبنی کارەسات لە بەڵۆی ژمارەکان زۆر بووە. ئەی باشە من یەک پرسیارم لێو کەسانی کە بڕوایان بە کۆرۆنا ڤایرۆس نییە
کە بڕوات بە کۆرۆناڤایرەس نییە تکاولی ئەەکەم تۆ بڕوات پێی نییە بەس هیچ نەبێ شتێکی پێوتێ جوانترین مستەڵەحێک کە کاتی خۆی لێپرساوی WHO بەکارهێنا چەند جای تیش دوومە پێوتێ تەعاونی عومر یعنی پێوتێ ئەیج کۆئۆپەرەیشن یعنی عمرەکان با بەیەکەوە تەعاون کەنیا بۆنە تۆ تەمەنی 20 ساڵە بەس کەسێ 70 ساڵە لە ماڵەکە ئێوە نەخۆشی زەختی هەیە ئیسپات بووە ئەوە تۆی کە بڕوا بە کۆرۆناڤایرەس ئەوە کوژیت تۆ قاتلێکی غەیر مباشریت لەبەرەوە چاوەکەم من نازانم ئێستا لە ئینتەرنێتا چیم بۆ نووسیت من نازانم جنێوە نووسیە چێ ئەی خەمە سەرسەرم چیم پێ ئەڵێن پێم بڵێن بەڵام پێم وتیت ئەو پیرە مامۆستاکانی خۆمانە باوکو دایکی توی باوکو دایکی منە کە تۆ بڕوا بە کۆرۆناڤایرەس نییە ئەو ئافرەتە دووجانە چی لەکەی ئەو کەسێک کە حەبی کۆرتیزۆن بەکارێن چی لەکەی ڕۆماتیزمە هەیە چی لەکەیت کەواتە تۆ بیر لە خۆت مەکەرەوە کە بڕوا بە کۆرۆناڤایرەس نییە بیر لە خەڵکی تر بکەرەوە پێ ئەوتێ تەعاونی عومر یعنی ئەبێت تەمەنەکان بەیەکەوە تەعاون کەن چونکە جنە کۆمەڵگا کونی گەورە گەوری تیابێ کۆمەلگای کوردەواری وەکو تۆپ وایە کۆمەلگای جیهان وەکو تۆپ وایە ئەگەر لە سوچێکە کونی تیکێت یاڵێ من ئەو کوناکەم من وەڵا ئەو پەڵە ڕەشە کونی تێکم تۆپەکە تەقێ کوڕی باش تۆپەکە تەقێ نابێت تۆپەکە مەتەقێنە بە هەر حاڵ ئایا نەخۆشخانەی تایبەت هەیە بە کۆرۆناڤایرەس ئایا لە جیهانە ئێستا نەخۆشخانەیەگەیە پێشۆخت ئەمان خۆیان بۆ حازرکردن وە نەخۆشخانە دروستن کۆرۆناڤایرەس درو لە ئەبێ کۆرۆناڤایرەس لەم خەستخانەیە بێت هیچ کەسێ خۆی بۆ ئەم کۆرۆناڤایرەس ئامادە نەکردبوو هیچ کەسێ کۆرۆناڤایرەس ناچاوەڕوان کرابوو بینیمان چین خەستەخانەیەکی دروست کرد بە دە ڕۆژ نەبوو ئەبێ دروستی کە چکە بۆ کە حاڵەتەکان زۆر بوو لە سکەندیناڤیا ئەوروپا و ئەمانە خەستەخانەکانی ئەو خەستەخانەی ناو لەندەن برادرمێ ناو لەندەنە ئێوە ناو لەندەن لە ئەڵمانیا شتە ئەکەوێتە سەر و شوێی تیا دە خەستخانەی تیا من خەڵکی تێکە پێویست ناکە تۆ بڵێ ئیلا ئەبێ خەستەخانەیەکی کۆرۆناڤایرەس ناوی کۆرۆناڤایرەس هۆسپیتاڵ بێشتیوە ئەمە چییە ئەگەر ئینسان ئیمکانێتی هەبێت لە ئێستەوە بڕیار بات کە من حەزەکەمەوە تامن تا ئێستش کەس نازانێت کۆرۆناڤایرەس بەردەوامە بیاننا بەڵام سێرەکەی بێلگەیت سەڵێ ئەبێ ئینسان لەگەڵ یا بژی ئەگەر ڤاکسین نەدۆزینەوە ئەوەش لایەنێکی ترە کە من ئیمڕۆ کاتم نییە قسەی لەسەرکەم درێژکردنەوەی کۆرۆناڤایرەس لەوانەیە مەهامی سیاسی لەسەر هەبێت بۆ دابشکردنەوەی دەسەڵاتە سیاسیەکان لە جیانە مەهامی اقتصادی لەسەرە چکە ڤاکسین ئێستا بۆ بەسەرۆتێکی زۆر گەورە کە لەوانەیە هەنێ وڵاتە ئێستا وڵاتەکان هەمووی ئەلانیان کرد کەس ڤاکسین لەویتر ناکڕێ هەمووی بۆ خۆی دروستێکە وازان بەس کورد ماوە دروستینەکە بەس بەخوازم بەس کورد ماوە هەمووی بۆ خۆی دروستێکە هەمووی ئەلانی کرد من لە تۆی ناکڕم هەچ کەسە بۆ خۆی ئەمریکای لاتین و ئەمریکای سەرو بۆ خۆیان بن بە یەک و نزیکەی 9 ملیارد بەشەری تیا بخۆیان بیفرۆشن ئەوە مۆزوعێکترە مۆزوعی من لەگەڵ گروپی سیێمە ناو کۆمەلگای کوردەواریە من زۆر سپاسی هەموو ئەو کەسانە کە مەتاکو ئێستاچێ هاتوونەتە سەر تەلەڤیزۆنەکان لە ناو 100 کەسا قسەت کردووە ماسک پێ نەبووە کە ماسک پێ نەبوو بڕۆ بە کۆرۆناڤایرەس نییە من ڕێزمەیە ئەمڕۆ یەکێک لە ئەندام پەرلەمانەکان ڤیدۆکەیم بینێ ناو کۆمەڵی خەڵکاوەستا بوو باسی خۆپاراستنەکە ئاخر کاکە تۆ لە 100 کەسە ئەم لاولایان گرتی تۆ ماسک پێ نییە چاوەکەم بە قوربان ئاخر چۆن وابێ سێرێکی دکتۆرێکی ڕەفیقی خۆم لە ناو مەجموعەی خەڵکاوەستا و قساکە بۆ خەڵک و کە خاتە سەر ڕقەمەکان قەیچێکە هیچ کەسێ لە جیانە مطلق نییە بەڵام من ئەوەنی ئەم کوڕە گەنجانە ئەم کوڕانە ئەناسم ئێستا لە کۆرۆناڤایرەسی سلێمانی ئیشەکەن لە هەولێریش بەخۆ هەروایە یعنی یەک ئەخلاقیانەیە ئەمڕۆ دکتۆر سەفین لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی ڕووداوە یعنی ئەوە قسەی جوانی کردوای بۆ نووسیوتم کاکە دکتۆرە بێ ئەوە ئەن ئەخلاقی وابێ لە کەس نەترسە ڕێک من چی وتبوو لە دەنگی ئەمریکا هەر ڕێک وەکوە ئێمە بێک و پێشووتر قسەمان کرد کە قسەشمان نەکردو بۆ چونکە کۆمۆن سێنس یعنی شتی مشتەرەکی عیلم هەیە کە تۆ لە عیلما مشتەرەک بووی لەگەڵ خەڵکی ترە قسەکانی وەکو یەکە کە تۆ لە عیلما لەگەڵ خەڵکە یەکە گرتەوە دوایی قسەکانی لە عیلما بێ بە یەک مەجموعەیە پرسیار جواب بەیەمەوە کەیسەکان بۆ زۆر بوون بۆچی کەیسەکان بۆ زۆر بوون خۆ کۆرۆناڤایرەس لە کوردستان تەواو نەبوو
ئایا کەسی ئەلانی کرد کۆرۆناڤایرۆس لە کوردستان تەواو کە شایی کرد نە ڕاستە سۆشیال میدیایەکان خۆیان لەملا لەولا تەقدیری کادرەکانی خۆیان کرد تەقدیری دکتۆرەکانیان کرد ئێمەش بە سپاس و لە هەموو شوێنە سپاسیان کردین خۆحافیزیمان لێ کرد وتمان هیوارین کە شایی بکەین بەس شاییمان لێ مەکەن بەشی کەیسەکان بۆ زیاد بوو ئەمە هەر درێژەی بەشی یەکەمە بۆ لە بینی 1.5 هەتا 13.5 ئەلەو بەیناشتی ڕوویا لە سەرانسەری کوردستانە بە ڤیدۆ هەموویمان هەیە کەس نەڵێ من لەو باشترم ڕێنماییەکان هەمووی تێکشکا هیچ کەسێ ماسکی بەکار نهێنا هیچ کەسێک ماسکی بەکار نهێنا ڕێنمایەکان هەمووی تێکشکا لە هەموو سەرانسەری کوردستانە ڕسممان هەیە لە زاخۆ ڕسممان هەیە لە دووەک ڤیدۆمان هەیە لە هەولێر ڤیدۆمان هەیە لە سلێمانی سەر سنوورەکان شلی تیاکرایەوە هەموو ئەزانین خەڵکێکی زۆر تەلەفۆنیان بۆ کردمان دکتۆر کامەران ئەمە چێ مەسوولە لەو حدودانەوە پڕە هەمووی بەغایی هاتوتەم شارانی کوردستانەوە هەموو شتان نەزانن لە دو ڤیدۆمانەوتمان سێ هۆی سەرەکی هەیە بۆ ئەوەی ئەم ژماری کۆرۆناڤایرۆس زیاد بێت سێهۆ یەکەم شلکردنەوەی ڕێنمایەکان لە پڕ ئەومان باس کردووە دووهەم کردنەوەی سنوورەکان بەبێ بەرنامە سێهەم تێکەڵبوونەوەی خەڵک بەبێ بەرنامە چوارهەم ئەگەر تۆ ڕێبەی لە بەغاوە ئەوسا کەیسی بەغامان چەند هەیە ئاگاتان لێخۆ باشە کەواتە ئێمە زانیمان لە بین 1 بۆ 13 شتی ڕوویاوە ئیشی من نییە بە زیوارم هەم وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی خۆیان بێن ڕسمێکی جوان پیشانی خەڵک بن بە خەڵک من کاکە کارەساتی چییە و شتی چییە و باسیکی جیهانتان بۆ بکەن و پێیان بڵێن کاکە لە جیهانە ئەمە ئەگونجێت لە دنیا ئەمە ئەگونجێت لا ئێمەش ئەمە ئەگونجێت چوادە مردنمانەیە ئێمە ئەم مردنە لە ناو ڤایرۆسەکان متەوەقعە و هەنێ لە کەسوکاری نەخۆشەکان پێیان خۆش دێت و پێی بڵێ بە کۆرۆناڤایرۆس بووە باشە قەیچێکە بەڵام ئێمە ئەگە سەیریکەی کوڕێکی گەنج مردووە لەگەڵ باقیەکەی تری هەمویان تەمەنیان لە 50 ساڵ زیاترە هەنێکیشیان خۆمان نەزانین لەوە زیاتر بووە کەیسەکان زۆر بوون لەبەر ئەوە بوو لێکەوتەمان زۆر بوو ڕێنمایی نەما خۆپاراستن نەما دووەم ئەم کەیسانە بۆ نیشانیان هەیە ئەزایی بۆ ئێستا خەڵک نایە فاسکە من ئێستا حالیەن هەر ئەم ئێوارەیە دوێنێ ئێوارە یعنی خۆی زانی ئەو برادر لەگەڵ چی قساکەم یعنی ئەموت کار لی ئەەکەم مەسئولیەتەکەی من نابێ مەسئولیەتەکە دەخەمە سەر خۆت ئەبێ بچی سیتیەکەم بۆ بکەی ئەبێ بچی ئەوم بۆ بکەی لە ماڵەوە دانیشتن بچۆ بۆ ئەوێ بەڵێ ئەو خۆی زانێ سیتیەکە کرا و دکتۆرەکە ئەنی لیانە پاڕێمەوە یەکێک تەلەفۆنی بۆ کردم ئەڵێ دکتۆر هەڵامەت بۆنم نەماوە بێ بچیت ئێستا لە بەریتانیا ئەڵێ ئەو کەسانش کە بۆنیان نەماوە با بچن فەحسەکە بکەن چونکە لە پشتی لوتە لێرە و لە پشتی لوتە زۆربەی ڤایرۆسەکە هینەکە ئەمە هەر ئیشی ڤایرۆس هەروە بووە کاتی خۆش هێروا بووە بەڵام لەم کاتا کە تۆ ڤایرۆسێک لێدایە لە پشتی لوت بۆ نامێنێ ئەبێ بچیت ئەها چاو لێ کەواتە نیشانەکان زۆر بۆ خەڵک ناچێت لە ماڵەوە لەگەڵ 4-5 کەسا دانیشن هیچ شتێ ناکە قسەش ناکە قسە ناکە شت ناکە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر ئەم کەسە تۆزێک هەر قسەی نەکرد ژماری ڤایرۆسەکە وردەتیا زیابێ هەر لەگەڵ گەیشتە سیەکان ئەوەیان ئەمە خەتەرەکەیە چونکە حتاکو لە بەشی سەرەوە بێت نیشانەت هەیە نیشانەکانی سووکە یا نیشانەکانی تۆزێک قورسە یعنی چی تاکەی زۆرە کۆکەت هەیە کۆکەتێک ئەمە ئینە بێ ئەپژمیت خەریکە وردۆ دەبۆ نامێنێ قورگە چوزێتەوە گیانیە بە ئەمە ئێشتا هەر لێرایە بەڵام کە گەیشتیتە ئێرە کە گەیشتیتە تەنگە نەفەسی کە گەیشتیتە ئەوەی پێویستی بە ئۆکسجین بێت ئاگال لێ بێت زۆر خراپە ئێستا بەداخەوە لێرە نایەت ئەڵێ کوورە هیچ نیە ناچین بەخوا کەرەنتینەمانەکەن لێرە نایەت یەتە ئێرەیەت لەبەرەوە نیشانەیان هەیە لەبەر ئەوە کەوێتیش لە سیەکانە دەرەچێت لە خستخانی شاریەک کۆمەڵ نەخۆشمانێ وایە بەڵام مانایوانێت دنیا وێران بوو کاکە مانایوانیە کارەساتە لی تێبگە لە ڤایرۆسەکە تێبگە ئەوە بۆ نیشانەکانێت لەبەر ئەوەیە اینجا ئەم کابرایە ئەم پیاوە ئەم ژنە ڕۆژ بە ڕۆژ ڤایرۆسەکە هەر لەگەڵ گەیشتە سیەکان چکە لە سیەکانە خۆی گەشاکاتەوە ئاگاتان لێبێ لێرە نایکە کەم زۆر کەم کاگاتە سیەکان چێتە خانەیەکەوە ئیشی ئەو لەو خانایە ئیت ئەمەشتێنێ ئەوەشتێنێ جاری وای لە 48 ساعتە تووشی چی دەکە ئەگەر نەچوو بیت بەس کە چویت و سیتی بۆ کرا سیەکانە گرتە بوویت ئاگا لە خۆبێ وەزعی باش نییە
بۆ چکە احتیمالە لە مودەی 48 ساعت ئەو شتە وردانە بتەقی و بچێتە هەموو ئۆرگانەکانی لەشتەوە. بەڵام ئێمە ئێستاچێ سیستەمێکمانەیە عیلاجین بە هەمووی. مردن بۆچی هەیە؟ لە هەر شوێنێکی جیهانە حاڵەت زۆر تەشخیص کرد، هەموو جۆرە ئینسانە تەشخیصەکەی، مناڵی بچکۆلە هەتا 90 ساڵی، مناڵی بچکۆلە هەتا 100 ساڵی، کەواتە تۆ هەموو عمرێک تەشخیصەکەی، چکە حاڵەتەکانت زۆرە، خۆ بەدەست من و تۆ نییە، ئێتۆ 200 تەشخیصکردن نابێ هەمووی 30 ساڵ بێ، کەواتە هەمووی تایە، کە هەمووی تیا بوو ئەو بەشەی پشتی پشتەوە کە پێوتێ لە 60 زیاترە شەکرە و زەختە و نازانم چی هەیە، ئەو بەشەشی تایە کە ئەو بەشەی تیا بوو تووشی چیە بن بەداخەوە نیسبەتی مردنیان زیاکە. کەواتە مردن نیشانە پەیوەندی بەو هەموو ژمارەوە کە تۆ تەشخیصیەکەی، پەیوەندی بەوە نییە ڤایرۆسێکی ترمان بووە توشتی وان نییە. کەسێک نییە لە کوردستانە بە من بڵێ کامەران ئەم ڤایرۆسە مەنەوعەکەیت شتیوان نییە. ئەی بۆڵێن لە ئوهان ئێڵە و لەوێ بیە و لە کاکشتیوان نیە. ئێمە نازانین ئەوە یەکەم چی بۆ تا تۆ پێی بڵێ ئەمە دووەم و ئەمە نازانم چییە. لەبەرەوە ژمارەکەمان زۆرە لەبەر ئەو شلکردنەوەی لێکەوتنەوە ئەو خۆمان نەپاراست، خۆپاراستن زۆر گرنگە، باشترین چارەسەرە. هەتا ئەم دەقەیەکە کامەران لە بەردەمێوەستە ئەنتی ڤایرۆسێکمان نییە بڵێ تەواو، ڤاکسینمان نییە، بەڵام هەچی عیلاجێ لە جیانە ئەینێ ئێمەش ئەین لێرە یەک دوو ئەنتی ڤایرۆسی تر تاقیکرا بۆ کاتی خۆی، یعنی هەر بەحوس یەک و دووە. نەخۆشخانەکان پڕن لێ ڕژێت بەداخەوە. ئێمە ئەگەر یەک تۆ زبیر بکەینەوە ئەمەی کە ئێستا بینیم لە سلێمانی ئەمڕۆ سۆشیال میدیا خەریبۆی تەقانەوە، من زۆرم پێ ناخۆش بوو. داوا لە بەڕێوەبەری هەموو نەخۆشخانەکانەکەم و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی. ئێمە بەس ئاسا و سەرچنار و شەید ئاسۆ و لەگەڵ خستخانی شارە ئەگەر هەر هەمووی بکەین بە یەک هەچی عملیاتەیە هەمووی بەرینە خستخانی تعلیمیەکە بڵین ئەم 4 نەخۆشە بۆ نەخۆشەکانی کۆرونا ڤایرۆس نزیکەی 500 بێدمانە بێت. هیوارم من ڕاستم نەکرد بێ، چکە من خۆم چوومەتە خستخانی ئەو ئاسایی باسێکە 65 52 سیۆنە خستخانی 400 قەڵێرەکە وەرە 200 حساب کەرەوە. کاکە گیان بۆچی وا لە خەڵکی ئەمڕۆ یەکێکم بینی مەقابلەیش تەلەڤیزیۆنی یەکێک لە لێپرساوەکانی سلێمانی بینی ئەڵە سلێمانی 250 بێدیتیایە. ئەی لەو 250 خۆی 200 هەر نیشانەی نییە. ئێبڕۆ لە ئوتێلێکا داینە سوپاسیان بکە، نەک بڵێ برا ئوتێلیان پڕ کرد، کورە کاکە ئوتێلمان پڕ کردووە بێ خەڵک سوپاسمان کە، کاکە ئوتێلێ پڕ کردووە بێت چەپڵەی بۆ لێ، ئەبێ بڕۆی شیرینی بەسەر دکتۆرەکانە تەوزیعکەیت، نەک بڵێ برا ڕژا ڕچی. کارەسات دروست مەکەن، کارەسات دروست مەکەن. ئێمە لەو نەخۆشانی کە ئێستا هەمانە لە کوردستانە خۆی بکوژێ هەر هەمووی ئەم 500 کە ماوەتەوە لە سا 5 حسێب بکەی هەر 25 30 40 50 نەخۆشی پێویستە لە خستخانە بێ. باقیێکی تر خۆمان احترامیان ئەگرین، ڕێزیان ئەگرین، خێنە سەرمان ئەمەین بۆ ئوتێلەکان و خزمەتیشانەکەن هەتاوانێ بتوانین، هەتاوانێ بتوانین. لەبەرەوە ئێستا ئیشی من ئەوە بوو کەم قسانە بکەم. ئەزانم چەند قسەتان پێوتوو، ئەی خەمە سەرسەرم، ئەزانم چی جنێ و ناشنی و پیام لە دڵی خۆتە، ئەی خەمە سەرسەرم. باوکو دایکی تۆ باوکو دایکی منە، باوکو دایکی تۆ مامۆستاکانی منە. تۆ تەسەور نەکەی من پێم ناخۆش بێ. ئەگەر ئیمڕۆ بێم باسی سۆشیال میدیا ئیمڕۆتان بۆ بکەم وازام 1-2 دەقەم ماوە. یعنی ئەو خەڵکانی ئیمڕۆ مقابلەی کراوە هەمووی لە نەخۆشخانەی شار لە دکتۆر هەموویان، کاکتۆر هێرش، کاکتۆریات، کاک دکتۆر سەفین، هەر هەموویم سیر کردووە، بەداخەوە هەروەها ئەندام پەرلەمانەکانم سیر کردووە. ئەمانە نابێت. حەزەکەم یەک شت پێ بڵێم، چی ئەڵێ بیڵێ بڕۆ، من پێویستم بەوە نیە تۆ شادەم بیتێ هیچ کەسێکتان، نەک لە کوردستانە لە عێراقی شا کەسێکم بۆ بدۆزەرەوە بێت لەگەڵ منە مناقەشە بکات لە کۆرونا ڤایرۆسە، نەک لە کوردستانەکەی توە کە تۆ تا ئێستا یەک پرسی بە من نەکردووە، هەرچی شتێکم کردووە خۆم فەرز کردووە. خەڵک وازانێ بەڕێوەبەری تەندروستی وەزیر پرسی بە من کردووە، نەک لە کوردستانەکەی توە لە هەموو عێراقا زەلامێ بێنە لە بەرامبەرما بوەستێ. ئەزانم گاڵتە پێت، منیش هەر بۆیە ئەو قسەیەکەم کە تۆ گاڵتە پێ بێ و پێ بکەنی لە سایتەکەی خۆتا بنووسی کوردستان تووشی کارەساتە باوکە ڕۆچی بکەین مردین لە ناو چوین، ئەی هاوار موعجیزە بۆ خڵقێنی مەلاکان بینی تۆ سەر تەلەڤیزۆن. بۆی زانست وجودی نەمێنێ لە کوردستانە، بۆی عیلم جارێکی تر بیخەنەوە ژێر پێڵاوی خورافە و سیاست. ئیشی من ئەوەی ئەمڕۆ قسەی پێ بڵێم. من قسەم زۆر ماوە بیکەم، بەڵام ئەم ڤایرۆسە جیهانیە،
پێشەوەی حکم بی بەسەر کوردستانە بزان لە جیان چییە گوزەریە چووە کە زانی لە جیان چییە گوزەریە ئەزانی چۆن تەسەڕوفەکەی ئەگەر بزانی ئەم ڤایرۆسە چەند لێکۆڵینەوەی زانستی لەسەر کراوە ئەو کاتاتوانی هەڵوێستی لەسەر وەگری من ڕێزمێ بۆ دکتۆرە گەنجانی کە لە نەخۆشخانەکانە کۆمەڵێ شتەکەن هیوارم خۆزگا وەزارەتی تەندروستی لەگە بەڕێوە تەنجە بە تەنسیق ئەو شتانیان کردایە نەکە هەر دکتۆرێ بە جوهدی خۆی شتێک بڵاو بکاتەوە چکە مە زەرەرێکی هەم قازانجیە خەڵکەکە ئەتۆقێنیت کە تۆقانی ئەڵێ ئەرەوەڵا بڕای بە ڤایرۆسەکە ئەڵێ وەرن با خەڵک ئەڵێ وەرن چۆن بڕوا بە خەڵک بکەین ئەلبی تۆقێنە چکە کورد بە تراجیدیاژی کورد بە تۆقانەژی هەچ کەسێ بتۆقێنی ئەتوانی کۆنتترۆلیکی زۆر سپاسانەکەم ڕێزمەیە بۆتان بەست خوا جنێوی سووک ینی زۆر قورزمەیە